کەسایەتی دیار و زانای ئاینی دەڤەری پشدەر مامۆستا مەلا حەمەد ئەمینی ئیمام قاسم ئەندامی پێشووی لیژنەی فتوای پشدەر کۆچی دوایی کرد. الله ئەکبەر. لا مەراسیمێکی جەماوەری شایستەدا لا گۆڕستانی قەڵاتزێ بە خاک سپێردرا. نزیکی 80 ساڵ کاری مەلایەتی و پێشنوێژی کرد و تقریبا 1 مانگ پێش وەفاتی لە مزگەوت دابڕاوە. دەنا نوێژی بەیانیانیش دەهاتە مزگەوت و بەشداری نوێژی جەماعەتەکانی دەکرد و پێشنوێژی بۆ خەڵک دەکرد و لە تەمەنی تقریبا 105 ساڵی وەفاتی کرد. هەموو ئەو تەمەنەی بە مبارەک بە عیبادەت هەر جارێک دەستنوێژی شکابێ دەستنوێژی هەتا هەڵ نەگرت بێتەوە دانەنیشتووە دائیمەن دەست بە دەستنوێژ بوو ئەهلی پاک و خاوێن پیاوێکی ئەهلی عیبادەت لە نەخۆشخانەش لێ نەگەڕا نوێژەکانی بچێ. بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر لە مەراسیمێکی جەماوەری شایستەدا مامۆستا مەلا حەمەد ئەمینی ئیمام قاسم لا گۆڕستانی قەڵاتزێ بە خاک سپێردرا. بەرپرسی ئەنجومەنی قەڵاتزەی کۆمەڵی دادگەری دەڵێت مامۆستا حەمەد ئەمین مامۆستا و کەسایەتێکی دیاری کۆمەڵایەتی و ئەهلی عیلم و زانیاری بوو. حاجی مامۆستا مەلا محەمەد ئەمین ئیمام قاسمی کەسایەتێکی ئاینی کۆمەڵایەتی و هەمیشە دەرگای ئاوەڵا بۆ میوان و بۆ کەسانەی کە کێشە و گرفتێکیان هەبووە هەمیشە سەرڕای ئەوەی کە زانایەکی ئاینی بوو کەسێکی چاکار و کەسێکی کۆمەڵایەتی و کەسێکی مەسلح بووە لە دەڤەرەکەدا. ولا زالش ئامۆژگاری خەڵکی دەکرد بەوەی کە مەدرسە هەبێ حتا مزگەوتەکان کە دروست کردەوە تازە یەکێک لە هیواتەکانی مامۆستای ئەوە بوو کە حوجرە هەبێ و مەدرسە هەبێ و فەقێی هەبن. مامۆستای کۆچکردوو ناوی تەواوی مەلا حەمەد ئەمین حەسەن داودە ناسراوە بە مامۆستا مەلا حەمەد ئەمینی ئیمام قاسم. مامۆستا نزیکەی 10 ساڵ لە حوجرەی قەڵاتزێ چەندین کەسایەتی و زانای ئاینی پەروەردە کردووە. بۆ ماوەی 8 ساڵ ئەندامی لیژنەی فتوا بووە لا پشدەر. دوجار دوای سەدەیەک خزمەتکردن بە دین و ژینی دەڤەری پشدەر و فەقێ و حوجرە و مزگەوت لا تەمەنی 105 ساڵیدا کۆچی دوایی کردو لا گۆڕستانی قەڵاتزێ بە خاک سپێردرا. لا دەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.